إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. نزیک دەبینەوە لەسەری ساڵێک لە تەمەنمان ڕۆشت، و ساڵێک لە مردن نزیک بووینەوە. پارەکە ئەم کاتە ساڵێک تەمەنمان زیاتر بوو، ساڵێک زیاتر لە مردن دوور بووین. بەڵام ئێستا ساڵێک تەمەنمان ڕۆشت. بەڵام لەگەڵ ئەوەدا کە ساڵێک تەمەنمان ڕۆشت و ساڵێک لە مردن نزیک بووینەوە، هەندێکمان هەڵدەپەڕین، هەندێکمان ئاهەنگ دەگێڕین، هەندێکمان گۆرانی دەڵێن و گوێ لە گۆرانی دەگرین، و بەشداری جەژنێک دەکەین، جەژنی ئەوانەی کە دەڵێن خوا لەدایک بووە یا کوڕی خوا لەدایک بووە، نەعوذ بالله. عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە هاتە قسە لە قورئانی پیرۆزا باس کراوە، یەکەم شتێ فەرمووی قال ئینی عەبد الله، فەرمووی من عەبدی خوام، نەیفەرموو من خوام، نەیفەرموو من شەریکی خوام. بەداخەوە لە مردن نزیک دەبینەوە، تەمەنمان ڕۆی، بەڵام لەگەڵەوەدا ئێمە بەشداری جەژنێک دەکەین کە دەڵێن خوا لەدایک بووە یا کوڕی خوا لەدایک بووە. شەرمەزاریە بۆ ئێمە. ئەوان لە جەژنی قوربانە هاتن وەکو ئێمە حەیوان سەربڕن، ئەوان بەشداری جەژنەکانی ئێمەیان کرد، نەخێر، بەس تەنها ئێمەین ئەوەندە نەفامین. بۆیە ئاگاداری خۆمان بین. والله پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەوەی من دەیزانم دەربارەی قەبر و قیامەت ئەگەر ئێوە بیزانن کەم پێ دەکەنن، زۆر دەگرین. چ جای تۆ بڕۆی حەفلە بکەیت و هەڵپەڕی گەنجی خۆشەویست، ئەگەر لەو شوێنە مردی، لەو ئاهەنگەدا مردی، تۆ ئاخر خێر نیت. مسلمانی مەڵێ من نیەتم پاکە، نیەت نایخوا، کردەوەکەت ئەوەی کە خوا لەسەر من و تۆیە نووسێ قسەکان و کردەوەکانمانە، تۆ بە کردەوە ڕۆشتی، تەواو ماڵە لەسەرت. نیەتت چییە؟ نیەتت حەجە عومرەیە، تاوانە چییە و خۆ دەزانی. گرنگ ئەوەیە کارەکەت هەڵەیە، کارەکەت تاوانە. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. لە سەرەتای ساڵی 2023 دا پارەکە کەسانێکە بوون لە سەرەتای ئەم ساڵەدا کە خەریکە کۆتایی پێدێ، حەفلەیان کرد، ئاهەنگیان گێڕا، ڕەقس و هەڵپەڕکێیان کرد، ئافرەتان خۆیان سافیرە کرد و خۆیان بە شێوەیە دەرخست کە خوای گەورە پێی خۆش نییە، و نوێژیان واز لێ هێنا کەسانێکی زۆر. بەڵام ئێستا حالیەن ئەوان لەژێر خۆڵدان، ئاهەنگیان گێڕا، ڕەقس و سەمایان کرد بۆ ئەوەی کە ساڵی 2023 هات، بەڵام کۆتاییەکەیان نەبینی. ئێستا وەڵڵاهی پەشیمانن لەوەی کە لە دنیادا ئەنجامیاندا، نوێژیان نەکرد، خۆیان نەناسی. یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، ڕۆژێک دێت پەشیمان دەبینەوە، دەڵێن خۆزگایە زیاترمان بۆ قیامەت بکردایە، زیاتر هەوڵمان بۆ ئەم ژیانە بدایە. ئەوانەی کە پارەکە دڵخۆش بوون، لە هەموو ئاهەنگێکا بەشداریان کرد، خۆیان سافیرە کرد و قژیان کردەوە، وەڵڵا ئێستا پەشیمانن، تازە مردن. کەواتە با بە خۆماندا بچینەوە. کێ دەڵێ کۆتا ساڵی ئێمەشنی ئەم ساڵی 24ە؟ هەروەکو چۆن کۆتا ساڵی هەزارەها و ملیۆنەها کەس بوو. کەواتە با بە خۆماندا بچینەوە. لە ساڵی 23دا کە بەرەو کۆتاییەکەی دەڕۆین، کە ئەمڕۆ ئاخر وتارە، ئاخر خوتبەیە لەم ساڵەدا. بەلایانی کەمەوە گوێمان لە 52 خوتبە گرت، بێجێ لە محاضراتی مانگی ڕەمەزان و کاتەکانی تر. 52 جومعەمان کرد لە ساڵی 23دا بە فەزڵی خوای گەورە.
بەڵام لەگەڵەوەدا بەداخەوە زۆرێکمان نەگۆڕاین، ئیمانمان زیادی نەکرد، خێر و چاکەمان زیادی نەکرد، تەقوامان زیادی نەکرد، بەڵکو خراپتریش بووین. خوای گەورە باسی ئیماندار دەکات، دەفەرمێ کاتێک گویان لە قورئان دەبێ بەسەریانە دەخوێنرێتەوە ئیمانیان زیاد دەکات. ئەکری ئێمە بە هەزارها خوتبە گوێمان گرتووە، ئێستش هەر خراپین، هەر بە خۆماندا ناچینەوە. خوشکی بەڕێزم گوێت لە هەزارها وتار بووە، ئێستش هەر سافیرەی ئەمە سەری ساڵە و ئەمە نەورۆزە و ئەمە حەفلەی فڵانە و ئەمە ئاهەنگی فڵانە و ئەمە مارەبڕینی فڵانە و ئەمە ژن گواستنەوەی فڵانە. ئەی تۆ کەی خۆت داپۆشی؟ ئەگەر لەو شوێنە مردی چەند کەسان بینیم نەبینی بەدەم گۆرانیەوە مرد، بەدەم قورئان خوێندنەوە مرد، بەدەم تاوان و یا بە چاکەوە مرد. ژیان سیقەی نییە و تەمەن سیقەی نییە. کەواتە با بە خۆماندا بچینەوە. وەڵای ئەوەی کە لە دوای مردنمان دڵخۆشمان دەکا، یەومە یەنظر المەرء ما قەدەمەت یەداه. خوای گەورە دەفەرمێ خەڵکی لە قیامەتە ئەوەی کە پێشی خستەوە هەمووی دەبینێ. بۆیە بەداخەوە گوێمان لە وتارێکی زۆر گرت، بەڵام هەندێکمان پارۆپێرا لە ئێستا باشتر بووین. لە کاتێکە سەتەها ئایەت و حەدیثیشمان بۆ خوێنرایەوە بەڵام هەر خراپ بووین. کەواتە ئێمە ئەگەر وابین کەسێکی فاشلین، ئەبێ بە خۆماندا بچینەوە، ئەبێ زیاتر ڕووبکەینە خوای پەروەردگار، چونکە ڕۆژێک دێت بەرەو ڕووی کردەوەکانمان دەبینەوە، باش بێ یا خراپ بێ. وەڵڵاهی چیمان کردووە، چیمان وتووە، ئەوەی خوا لێمان خۆش نەبووی بۆ داوای لە خۆشبوومان لە خوا نەکرد بێ، هەمووی دەبینینەوە. کەواتە دڵخۆش مەبە ساڵێک لە تەمەنت ڕۆشت بە بەتاڵی، دڵخۆش مەبە هەڵمەپەڕە، هەڵمەبەزەرەوە بۆی کە ساڵێک لە مردن نزیک بوویتەوە، بەڵکو خۆت بە شەرمەزار بزانە لای خوای گەورە. ئەوە ئینسانی ئیماندارە. خۆشەویستان، لە ساڵی 2023 کە ئێستا لە کۆتاییەکەی داین، کەسانێکی زۆرمان لە خۆشەویستەکان و ئازیزەکانمان دفن کرد و شادیانمانەوە، خوالیان خۆش بێت. ڕۆشتن، چەند کەسمان ناشت ئەم ساڵ لە ئازیزەکان و خۆشەویستەکانمان و کەس و کارەکانمان ڕۆشتن، بەڵام ئێستا هیچ شوێنەوارێکیان نییە مەگەر وێنەکانیان ببینین یا بڕۆین پارچەیە خۆڵ قەبرەکەیان ببینین. تاو ئاسەواریان نەما، شوێنەواریان نەما. خۆشەویستی ئێمە بوون، ئازیزی ئێمە بوون، خوالیان خۆش بێ. ئێستا مەگەر وێنەکانیان بۆ یادگاری مابێ یا کۆمەڵێ خۆڵ، هیچیش نابینی لە ژێرەوە. بۆیە دڵنیا بە ئێمەش ڕۆژێک دێت دەبینە یادگاری، و دڵنیا بە کە ساڵی 24 دێ کەسانێکی زۆر لە ئێمە دەخرێنە ژێر خۆڵەوە. بەخوای سە خەڵکەیە خۆی حازر کردووە ناگاتە 24، بەخوا خەڵکەیە 25 نابینێ 2025، بە تەمای مردن نییە، نەخوا دەناسێ، نە عیبادەت بۆ خوا دەکا، نەباشی هەیە لە قەبر و قیامەت. وەڵڵاهی 2025 هاتووە ئەو لە ژێر خۆڵدایە. لەوانە ئێمە تیابین، ئەوانەی کە پارەکە مردن خۆ ئەم ساڵ مردن زۆرێکیان گاڵتیان بە مردنە هات، بە تەمای مردن نەبوون، بە تەمای ژیان بوون، ئەم ژن بێنێ، ئەو تەعین بێ، ئەو خوێندن تەواوکە، بەڵام هەمووی مرد، خوالیان خۆش بین. کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم 5 شت هەیە لە دەستی مەدە پێش ئەوەی 5 شت بێتە پێشەوە. حیاتەکە قبل مەوتیکە، هەتا لە ژیاندای هەوڵ بدە پێشەوەی مردن بێ، کە مردن هات یەک چرکە مەجالت پێ نادرێ. والله مەجاری لا إله إلا الله کەت پێ نادرێ، ئەوەندە تەمەنە درێژ کرێ تەنها بڵی لا إله إلا الله، ئەگەر پێشتر نەدوت بێت. کەواتە مردن دێت. بۆی ئیمامی سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ هەموو ڕۆژێک بۆ ئیماندار کە تێیدا دەژی و نامرێ غەنیمە و دەستکەوتێکە. ئەسپاسی خوا بکە کە زیندوی ئەمە غەنیمە و دەستکەوتێکە لە دەستی مەدە، دڵنیا بە ڕۆژێک دێت پەشیمان دەبیتەوە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لە تێپەڕبوونی ساڵان کاتێک کە ساڵەکان دێو دەڕوات، دەرز و عیبرەت و ئامۆژگاری تایە بۆ ئەو کەسانی کە لە خوا دەترسن، بۆ ئەو کەسانی کە عاقڵ و ژیرن. یعنی چه قیمەتێکی هەیە ئەم دنیاە کەسێک لە ئێمە کاتێکە دەمرێ ئازیزەکان و خۆشەویستەکانمان شەڕیانە
چۆن دەڵێ ئەو دەڵێ بیدە من ئەو دەڵێ بیدە من لەسەر ئەوەی کە خۆڵ بکەن بە سەرماندا مسابقە دەکەن پێشبڕکێ دەکەن خاکە ناز و بێڵ لە دەستی یەکتری دەسێنن بۆ ئەوەی کە خۆڵ بکەن بە سەرمانە ئەو کۆتای ئەم ژیانەیە بۆیە ئینسانی عاقڵ و تێگەشت و تێدەگات ڕۆژێک دێت لەم دنیاەدا ئاخر ڕۆژی ئێمەیە کە شەومان کردەوە بەیانی ناکەینەوە و شەوێکیش دێ ئاخر شەوی ئێمە لەم دنیاەدا شەوی دوایی لە قەبرستانین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە دەفەرمێ الجنة أقرب إلى أحدكم من شراك نعله والنار مثل ذلك بەهەشت و جەهەنم هەردووکیان لە ئێوە نزیکن وەکو قەیتانی پێڵاوەکانتان پێڵاوەکەت کە قەیتانی هەیە چەندێ نزیکە لێتەوە بەهەشت و جەهەنمیش ئاوە واتە چوونە بەهەشتی تۆ چوونە دۆزەخی تۆ ئاوە نزیکە ئاگادار بە خۆتا بچۆرەوە چونکە ئینسانی عاقڵ و زیرەک و تێگەشت و بیر دەکاتەوە دەڵێ ئای ئەم ساڵە بۆ ئەوەندە زوو تێپەڕی کابراوتی دوێنێ سەری ساڵ بوو یعنی شتیوا دەبینی دەڵێ ئەمڕۆ گەشتە ساڵێک یادی فلان شتە سبحان الله تۆ دەزانی دووسێ مانگە ساڵێک تێپەڕی بەسەر مردنی فلان کەسە کاکەکی لەکوێ ساڵێک دەبێ هەر نازانی تەمەن چۆن ڕۆشت دەبیرێ بکەرەوە دڵنیا بە ئەو تەمەنە ڕۆژ بە ڕۆژ کۆتایی دێت وەڵای کاتێککە ئێستا خوتبەمدا تەمەنمان لە ئێستا درێژتر بوو وەڵایش کاتێککە نوێژ دەکەین ئێستا تەمەنمان درێژتر لەو کاتێککە نوێژی جومعە دەکەین کەواتە دەقە چرکە بە چرکە سانی بە سانی لە مردن نزیک دەبینەوە کەواتە با بە خۆمان دابچینەوە لە دوای مردنمان کێ هەیە فریامان کەوێ کێ هەیە ڕەحمان پێ بکات جگە لە خوای گەورە دەبێ خۆمان ماندووکەین خۆمان هیلاکەین بۆی کە لە دوای مردمان ئینشەڵا دڵخۆش بین خۆشەویستان پێویستە سپاسی خوا بکەین لەسەر ئەوەی کە تەمەنمانی درێژ کرد ئێمە لەم ساڵەدا نەمردین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كاتك بيانيان لخول دا صادي فرمو الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور الحمد لله أخوة أسفاس بوتو كتمني إيمت راقرت كإيمت هيشتوا إيمت بزيندوي هيشتوا نمردين دوايا ويك خوتين وكو مردن وايا دوايا ويك خوتين وكو مردن وايا إيمت زيندو كردوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم بيانيان سباسي خواي دكر كنمردوا توش سپاسی خواب کە ئەم ساڵ تەمەنی پێدای بەڵام ساڵێتر سیقەی نییە کێ دەڵێ 24 کۆتا ساڵی من و تۆ نییە کەواتە بە خۆتا بچۆرە و سپاسی خواب کە بەردەوام بڵێ خوایە گیان ئاخرم بەخێر بگێڕی بەردەوام هەوڵ بدە چونکە ژیانی من و تۆ لە پڕا کۆتایی دێ مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ کاتێ هات پرست پێ ناکە کاتێکە هات ناڵێ بڕۆ وەسیەتەکانت بنووسە ناڵێ بڕۆ خواحافیزی لە ماڵ و مناڵت بکە یەک سەر کاتێک دەزانی بەرچاوی کەس و کارەکەتەوە دەدەی لە زەوی کۆتاییت پێ دێ ئەوە ژیانە با عیبرەت و دەرز و ئامۆژگاری وەرگرین خۆشەویستان ژیانمان فرسەتێکە دووبارە بوونەوەی نییە یەک جار تەمەنمان پێ ئەدرێ لەم دنیاەدا کەم یا زۆر گەنجە خۆشەویستەکان خۆ ئەوەندەی گەنجەکان دەمرێ پیرەکان و بە تەمەنەکان نامرێت چونکە هەموو کەسێ ناگاتە پیری هەموو کەسێک ناگاتە تەمەنی ئەختیاری و پیری ئاگاداری خۆمان بین ئەم ژیانە فرسەتێکە و دووبارە بوونەوەی نییە ئەوانەی کە مردن لە پێش ئێمەوە باوکمان باپیرمان دایکمان نەنکمان برامان خوشکمان کەس و کارمان خوالیان خۆش بێ کەسی گەڕایەوە بۆ ژیان بۆی دووبارە چاکە بکاتەوە خوای گەورە دەفەرمێ کاتێک کەسێک لە ئێوە کاتی مردنی دێ دەڵێ قال ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا کەسێک کاتی مردنی دێ دەڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی چاکە بکەم نەک بۆی کە بۆ خۆم دووبارە بژیمە و کەسابەت بکەم لعلي أعمل صالحا فيما تركت چاکەم نەکرد خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی چاکە بکەم بەڵام خوای گەورە دەفەرمێ نەخێر گەڕانەوە نییە کەس گەڕایەوە لە کەس و کارەکانمان کەس گەڕایەوە نەبەخوا بەخوا ئێمەش کە ڕۆشتی ناگەڕێینەوە فرسەتێکە ئەم دنیاە فرسەتێکە و دووبارە بوونەوەی نییە بۆیە با ئاگاداری خۆمان بین پرسیارەکانی ناوگۆڕ دووبارە بوونەوەی نییە ئیکمالبوونی نییە یەک جار دەژیت یەک جاریش پرسیاری ناو قەبرت لێکرێ تەواو کەواتە خۆتی بۆ ئامادەکە
لە دنیادا خوا بە تاک و تەنها بپەرستە شەریکی بۆ بڕیارمەتە باوەڕت بە داروبەرد و قەبرێک نەبێ خوایەکی گەورە دەست بە دەسەڵاتی ئەم بوونەوەرەی دروست کردووە چ پێویستە بە مەخلوقێکە لە خۆت لاوازتر و داماوترە ئەو ناتوانێت بە نەخۆشی مرد خەڵکە چه قەبرەکەی پەرستێ ئەو خۆی بە نەخۆشی مرد ئەو داماوە نەیتوانی لە مردن خۆی ڕزگارکاتەوە ڕزگارەکە ئینسان ئەگەر عاقڵ و تێگەشتە و بیر دەکاتەوە غەیری خوا هیچ کەسێک دەسەڵاتی نییە خوا بە تاک و تەنها بپەرستە خۆشەویستان هاتینە ئەم دنیاە ئێمە هاتوونەتە ئەم دنیاە وەکو ئیمتیحانێک هاتوینە ئێستا حالین ئێمە لە قاعی ئیمتیحانین لە پۆلی ئیمتیحانین ئەم ژیانی ئێمە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا ژیان و مردن دروست کراوە خوای گەورە تاقیمان دەکاتەوە جا هەر کەسێک چاکە بکە بێگومان سەرکەوتوو دەبێ و لە قاعی ئیمتیحان سەرکەوتوو دەبێ و ناجح دەبێ و دەڕا بۆ بەهەشت ئەوەشی ناجح نەبێ و ڕاسب بێ بکەوێ لە ئیمتیحانی ئەو قاعی کە ئەم دنیاە تایە بکەوێ بۆ جەهەنەم دەڕوات تەواو ئەوەی کە بەهەشتی بێ دەیباتەوە ئینشاءالله خوا لەو کەسانەمان بگێڕێ بۆیە خوای گەورە دەفەرمێ لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون ئەوەی ئەهلی ئاگر بێ و ئەهلی بەهەشت بێ وەک یەک نییە ئەهلی بەهەشت بردیانەوە سەرکەوتون سەرفرازن براون کەواتە ئالەم قاعی ئیمتیحانەی کە ئێمە ئێستا تێیدان لەو ڕۆژەی کە لە دایک بووینە لەو ڕۆژەی کە هاتوونەتەم دنیاە بۆ تاقیکردنەوە هاتوونە و لەو ڕۆژەی بالغ بووینە حتا ئەو ڕۆژەی ڕۆح لە لاشەمان دەردەچێ ئێمە لە ئیمتیحانین چرکە بە چرکە سەعات بە سەعات جا هەر کەسێک دەست بزانە کتابەکەی خۆ چۆن پڕەکەیتەوە وەڵامی پرسیارەکان چۆن پڕەکەیتەوە بۆ قەبر و قیامەتی خۆت ئامادەکە ژیان دووبارە بوونەوەی نییە تەمەن کۆتایی هات کۆتایی دێ بەگەنجی و بە پیری نییە کەواتە ئینشاءالله با خۆمان ئامادەکەین خوای گەورە دەفەرمێ وەفعلوا الخەیڕ لعلکم تفلیحون چاکە بکەن بۆی ڕزگارتان بێ بە چاکە دەیبیتەوە دوای مردنت یا بۆ بەهەشتە یا بۆ جەهەنەمە کەواتە ئەمڕۆ خۆت یەکلا بکەرەوە داواکەم لە خوای گەورە میهرەبان ئینشاءالله لەو کەسانەمان بگێڕێ کە ئەهلی بەهەشت بین و لە ئەهلی دۆزەخ بەدوور بین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا شفاء نخوشكان من بدي بتایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوایە تەمەنمان لەسەر خێر و چاکە درێژکەی خوایان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی منداڵیانی منداڵی باشیان پێبەخشی ئەوانەی دەردەدارن خوایە دەردیان لەسەر لابەری ئەوانەی کێشە و مشاکیلیانێ خوایە لەسەریان لابەری وڵاتی ئێمە لە شەڕ و ئاژاوە و لە زوڵمی زاڵمەکان بەدوورکە یا رب العالمین آخرمان بەخێر بگێڕی خوایان بەسەر بەرزی بمانژێنی بمامرێنی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.